چەند پەیامێک لە سوودانیەوە لەبارەی کێشەی موچەی هەرێم هۆشداریش لە شکستی ڕێکەوتنەکە دەدرێت. پادشە زەویەکانی مەشعان جبوری لە بەغدا وەرگیرایەوە و دەوترێ لە هەولێریش زۆری پێدراوە. لاهور شێخ زەنگی لە ڕێی پارێزەرەکانیەوە لەسەر دۆسیەی گرتنەکەی و دانپێدانانەکان هاتە دەنگ. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لە کۆبوونەوەی لەگەڵ عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند لە ڕوانگەی بەرپرسیارەتیمان لە بەرامبەر هاوڵاتیان لە سەرتاسەری عێراق هەوڵم داوە چارەسەری دەستوری و یاسایی و پەرلەمانی گونجاو بۆ بابەتی شایستەداراییەکان و سوکردنی باری سەرشانی هاوڵاتیانی هەرێم بدۆزمەوە. وتیشی ڕێگە نادەم ناکۆکیەکان ببن بە بارگرانی لە سەرشانی هاوڵاتی چ لە هەرێم چ لە پارێزگاکانی دیکە. ئاوکات فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و ڕادەستکردنی داهاتی نانەوتی هەرێم نەگەنە ڕێککەوتن ئەوە مەترسی هەیە و ساڵ دوو موچەی فەرمانبەرانی هەرێم بفەوتێت. ئەمیر ئەلمەعمووری ئەندامی پەرلەمانی عێراق هەڵوەشانەوەی گرێبەستی ژمارەیەک زەوی و زاری ڕاگەیان کە ڕووبەرەکەیان بەدەیان هەزار مەتر چوارگۆشە مەزەندە دەکرێت لە باشووری بەغدا. مەعمووری ئاماژەی بەوە کردووە گرێبەسەکانی ئەم زەویانە بە ناوی مەشعان جبوری تۆمار کراون لەگەڵ سێ گرێبەستی دیکە کە هی ئەوانی دیکە لە ناوچەی دۆڕا لە بەغدایە کە هەریەکەیان ڕووبەرەکەیان 12 دۆنم پوچەڵ کراونەتەوە. ئەوە لە کاتێکدا مەشعان جبوری ئەندامی چوار خولی پەرلەمانی پێشووی عێراق بووە. ئاوکات کەسایەتیەکی نزیکە لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی. باگوێرەی زانیاریە بڵاوکراوەکان دەڵێن لە هەرێمی کوردستان کۆمپانیای وەبەرهێنانی خانوبەرەی هەبێت و ساڵی 2023 بڵاو کرایەوە لە شاری هەولێر زەویەکی 50,000 مەتری وەرگرت بێت. بورهان ڕەشید کێکێکە لە پارێزەرەکانی لاهور شێخ زەنگی ڕایگەیاند دوێنێ چوونەتە ئاسایشی سلێمانی و لاهور شێخ زەنگیان بینیوە و ماوەی چلخ و لە قسەمان کردووە. ناوبراو ئاماژەی بەوەش کرد هیچ ئاسەوارێکی لێدان بە ڕوخساری لاهور شێخ زەنگیەوە نەبوو. سەبارەت بەلایانی دەرونی لاهور شێخ زەنگی پارێزەرەکەی وەڵامێکی ڕوونی نەبوو. تەنها وتی بێدۆخی کەسێک چۆن بێت ئەو هەموو هێزا چووەتە سەرماڵەکەی. هەروەها وتی لاهور شێخ زەنگی لەبارەی دۆسیەکەیەوە وتوویەتی دۆسیەکەم سیاسیە نەک یاسایی. پێم وایە دەستی دەرەکی لە پشت دەستگیرکردنەکەمەوەیە.